کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەت هێرێم کە بە درێژایی سێدەیە لەژێر کۆنتڕۆڵ و وەیمەنەی پارتی و یەکێتیدا بوو شکستیان هێناوە لە بەرقەرارکردنی حکومێکی ڕەشید و خۆشگوزەرانی بۆ وڵاتیان. لەگەڵ ئاوابوونی خۆری تەمەن هەر کابینەیەکی حکومیشدا قەیرانەکان زیاتر و بازنەی یاساشکێنی و داگیرکاری و قاچاقچێتی زیاتر بوون و کەرتەکانی تەندروستی و خوێندن و کەرتە خزمەتگوزاریەکانیش بەرەو داڕوخان و پوکانەوە چوون. ئەم سیما شکست خواردووەش لە کابینەی نوێمی بەسەرچووی حکوومەتی هێرێمدا زیاتر زەق بووەتەوە و ئادگار و یەماکانی شکست سەرجەم سێکتەرەکانی گرتووەتەوە. لە ساڵی 91 ئەمە ئیدارەیەکمان هەیە کە ناکرێت تۆ تەقیمی ئەم ئیدارەی ئێستام حکوومەتە کابینەی ئێستا بکەی لەسەرەوەی کە ئەم 3-4 ساڵی پێشوو نابێ درێژ بیتەوە بۆ 92مانە بە کوردی و بە کورتی حکمی کوردی دەسەڵاتی کوردی شێوازی بەڕێوەبردننی دەسەڵاتەکەی فاشیلە بەڕاستی عقلەتی ئیداری و عقلەتی بەڕێوەبردننی دەوڵەتی فاشیلە و ئەوەی ئەمە کەوتوی مەسەر تەراکوماتی 30 ساڵە بۆ ئێستاڵین ئەم کابینەیەمان خۆزگەمان بە کابینەی پێشووتر خۆی هەر هەمووی فاشیلە لە ئەساسوانێ بە خراپێناومانە. من قەنەعەتم وایە ئەمە چارەسەرکردنی تەنها ئەوەیە کە تۆ بتوانی کۆمەڵێ موتەمەراتی گەورە بکەیت و ڕێی خەڵک وەرگری لەسەری بۆ ئەوەی بەرەو ئاقارێک ببرن هەنێ پێودانگەی گشتیدانن کە بەرەو ئاخارێکی باشی ببن و هەرچی سێری پارتی و یەکێتی حزبی کوردیشەکەم بەڕاستی لە ئاستی ئەوانەیە کە جۆرە هەنگاوێکی وابنێ. چالاکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامەنووسان جەخت دەکەنەوە حکوومەتی ماوە بەسەرچووی هێرێم و بەرپرسانی حیزبی خۆیان کاراسانیان بۆ دروستکردنی قەیرانەکان و زیادبوونی قاچاقچێتی کردووە. بەڵگەی ئەوەش دێننەوە ماوەی چەندین ساڵە بە قسە دەڵێن بنەبڕ دەکرێت بە پێچەوانەوە هەموو ئەو پرسانی پەیوەستن بە وڵاتیانەوە بەرەو پوکانەوە ڕۆشتون و تەنانەت حکوومەتی بەسەرچوو خزمەتگوزاریە سەرەتایەکانیش بۆ وڵاتیان بەڕەوا نابینێت. دیارەگەر بۆ سیمای حکوومەتی هەرێمی کوردستان بنواری و ئەو تایبەتمەنی ئەو خاڵانە سیرکن کە وەکو شکست ئایان بینین و خەڵکی بینێ ڕاستەکەی لە ژمارە نایەن هەر کەرتی هەر سێکتەرە سێرەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان پڕ لە کێشە و مەشاکیل و پڕ لە گرفت شتێک نابینین کە دڵت پێی خۆش بێ. مێژوی قاچاقچێتی و وەرگرتنی سەرانە و ئەوانە بەڕاستی مێژوی 4 ساڵی نییە مێژوکی کۆنی هەیە ئەتوانین لە دوای داهاتنی دەسەڵات بە ناو دەسەڵاتی کوردی و لە نەوەدەکان و درێژ بۆ تۆ بەڵام لە هەر مەرحەلەیەکە بە جۆرێک بووە لە کابینەی نوێ ئەتوانین بڵین بە زاقی دەرکەوتنی دووبەرەی یان دوو ئیدارەی ئەمە زاق بوویەوە کە هەریەکە لەلایەک لە سنوورەکان گەربازە سنوورەکان کەین هەریەکیان لە مەسڵحەتی خۆیان و وەرژەوەندی خۆیان ئەوە داهاتی سنوورەکانیانە بردو. بەپێی ئامارەکان کە مانگانە لایەنە پەیوەندیدارەکان و بەشێک لە پەرلەمانتاران بڵاوی دەکەنەوە قاچاقچێتی لە مەرز و داگیرکردنی زەوی و زار زیاتر بوون لەگەڵ ئەوەشدا خزمەتگوزاریەکانی کارەبا سوتەمەنی گرانتر بوون و لە ئێستادا بە ئەستەم دەست دەکەون کەرتی تەندروستی و خوێندن خراپتر بوون. ئەوەش بە یەکێک لە سیماکانی شکستی کابینەی نوێی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دادەنرێت و بەڵێنەکانی بەرپرسانی کابینەکەش بۆ چاکسازی و چارەسەری کێشەکان تەناوەکو بەڵێنی سەر کاغەز و شۆی بەردەم مایکی میدیاکانمانەوە و جێبەجێ نەکران. سامر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.